لە گەورەترین هەڵمەتی ئۆپەراسیۆنی سەربازی لە کەناری خۆراوە کە لە 2 ساڵی ڕابردووە بەردەوامە زوانێکی یەکشەممە هێزەکانی ئیسرائیل ئۆتۆمبیلێکی فەلەستینییان پشکنی. دوای بۆسەیەکی فەلەستینیەکان لە ڕۆژی شەممەدا بە ئۆتۆمبیلێک لە ئاکامدا بووە هۆی کوژرانی پیاوی خێزانێکی ئیسرائیلی و برینداربوونی ژن و 2 مرد منداڵیان سەدان سەرباز بۆ ناوچەکە نێردران. هەروەها هێزی سەربازی هاتوچۆی پارێزگای خەلیلی قەدەغە کردووە کە ناوچەیەکی پشێویە و چەندین هێرشی بەم دوایانە لێ ئەنجام دراوە. لە نۆمانگی ڕابردوودا فەلەستینیەکان دەیان هێرشیان بە وەشاندنی چەقۆ و تەقەکردن و شێلان بە ئۆتۆمبیل دژ بە کەسانی مەدەنی و هێزەکانی ئاسایش ئەنجام داوە کە بووە هۆی کوژرانی 34 ئیسرائیلی و 2 هاوڵاتی ئەمریکایی سەردانیان کردبوو. ڕۆژی یەکشەممە سەدان کەس ئامادەی بە خاکسپاردنی میکی مارک پیاوە کوژراوەکە ئیسرائیل بوون کە سەرۆکی پەیمانگای ئاینی جوولەکە بوو لە نیشتەجێی ئۆتنێڵ. ڕۆژی پێنجشەممەش لاوێکی فەلەستینی دزەی کردە نیشتەجێیەکی پارێزراوی جوولەکەکان لە کەناری خۆراوە. هەڵی کوتاوەتە سەر ماڵێک و چەقۆی تامردن لە کچێکی ئەمریکی بە ڕەگەز جوولەکە تەمەن 13 ساڵ لە خەودا وەشاندەبوو. بەرزبوونەوەی ئاستی توندوتیژی لە کەناری خۆرئاوا بووە هۆی گەورەترین ئۆپەراسیۆنی سەربازی لە ماوەی 2 ساڵدا لە هەرێمەکەدا و ناردنی سەدان سەرباز بۆ ناوچەکە.